دیارم کۆبوونەوانە لەسەر دەستپێشخەریەکەی سەرۆک بارزانیە کە لە بارزان لە یادگەی نیشتیمانی بارزانی ئاماژەی بە دەستپێشخەری لایەنەکان بۆ کۆبوونەوەکی بەرفراوان پێش لە ژدەی مانگ کرد. کۆبوونەوەکە خێرادەستی پێکرد. مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە سلێمانی کۆبوونەوە ئەمڕۆ مەکتەبی سیاسی یەکێتی کۆ دەبێتەوە. بڕیارە سبێش کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی سەبارەت بە پۆستی هەڵبژاردنەکان جارێکی دیکە ئەو خاڵە ناکۆکانی کە لە نێوانیان بۆ لە ماوەی ڕابردوودا دەست پێ بکات. ئامادەکاریەکان چی دەبن و تێڕوانینی پارتی دموکراتی کوردستان بۆ دەستپێکردنەوەی هەڵبژاردن و هەروەها کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکەن چی دەبێت؟ من میوانێکی بەڕێزم لە هەولێرەوە لەگەڵ بەڕێزیان لەمبارەوە قسە دەکەم. ئارینانەکەلی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە. بەڕێز ئاری ئەم کاتت باش. هەنگاوەکان چۆن دەبینن لێک نزیکبوونەوەی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کەیتر هەنگاو بەرەو هەڵبژاردن لە 18 بنرێت؟ سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریم. لەگەڵ دەستپێشخەریەکەی جەنابی سەرۆک بارزانی لەکردنەوەی دیدگای نیشتیمانی بارزانی لە 11/5 ئەم ساڵ جارێکی تر هەم پارتی دموکراتی کوردستان هەم هێزەکانی تر پێشوازیی گەرمیان لەم دەستپێشخەری جەنابی سەرۆک بارزانی کرد و لە هەمان کاتیشدا پارتی گەڕانێک بنێو هەموو ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە پێشتر سەردانی کردبوون و لە ئێستاشدا سەردانی کردنەوە جارێکتر پەیامی ئەم دەستپێشخەریەی هەم پشتگیری و هەم گەیاندە هێز و لایەنە سیاسیەکان و بە خۆشحاڵیەوە هێز و لایەنە سیاسیەکانیش پێشوازیی گەرمیان لە دەستپێشخەریەکەی جەنابی سەرۆک بارزانی کرد. لە ئێستادا ئەو گفتوگۆیانەی چ لەگەڵ هێزەکانی ناو پەرلەمان و دەرەی پەرلەمان پارتی دموکراتی کوردستان پێش دەستپێشخەریەکەی جەنابی سەرۆکیش گەڕێکی تری سەردانەکانی دەست پێ کردبوو بۆ ئەو مەبەستانەی کە هەن لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر پرسی هەڵبژاردن. باشە، پێتان وایە لە دوای کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بڕیار لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەروەها ئەو هەنگاوانە دەگرێتە بەرکە بڕیارە بەر لە ئەنجامدانی هەڵبژاردن بکرێت لەبەرەوەی ئێستا زۆربەی چاڕوانیەکان بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەمواری یاسای هەڵبژاردن و بەرەو پێشچوونە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا. پێشتر چەقبەستووەک هەبوو دەربارەی ئەم بابەتانەی کە بەڕێزت باسی دەکەی. پارتی بەو پەڕی دڵفراوانیەوە لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسیەکان کە چ بکرێت باشە بۆ ئەو قۆناغی کە هەرێمی کوردستان پێداتێتە پەڕێ بە تایبەتی لە هەڵبژاردن تا دەربارەی پێکاتەکان و ئەو بازنانەی کە باسی لێوە دەکرا و کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموارکردنەوەی یاساکانی کۆمیسیۆن و پارتی هیچ کێشەیەکی لەو بابەتەوە نییە و مەبەستی بووە کە ئەو پەڕی ئاسانکاری بکاتن وەکو هێزێکی گەورە لە کوردستان بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێتن. لە ئێستاشدا پارتی هەمان بیر و بۆچوونی هەیە کە داکۆچی لەوەی دەکات کە هەڵبژاردن ئەنجام بدرێتن لە کاتی خۆی بەڕەچاوکردنی ئەو پرینسیپە سیاسی و یاسایانەی کە هەیە و ڕێز لە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بگیرێتن بە تایبەتی پێکاتەکان. باشە، پارتی دموکراتی کوردستان لە دوێنێ وەگەڕێکی دیکەی و توێژی لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە دەست پێ کردەوە بە تایبەتی کە سەردانی پێکاتە و لایەنە جیاوازەکانیش دەکات. ئەوە هەروەها لەسەر داواکاری سەرۆک بارزانیە بۆ کۆبوونەوەی فراوانی سەرجەم لایەنە سیاسیەکان. ئەو کۆبوونەوەیە کەی دەست پێ دەکات؟ ئەمە زەمینە خۆشکەر دەبێت بۆی کەیتر سەرجەم و خاڵە ناکۆکانە وەلاوە بنرێن. پارتی دموکراتی کوردستان جددیەتی پێوە دیارە لەو بابەتە، هەم لەبەر دەستپێشخەریەکەی جەنابی سەرۆک هەم وەکو هێزێکی گەورە کە مەبەستی تێ هەم هێز و لایەنە سیاسیەکان بەیەکەوە بتوانن ئەم پرۆسەی ئەنجام بدەن. ئەم گەڕە سەردانانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی دوێنێش لەگەر هێز و لایەنە سیاسیەکان ئەنجامیدایە بۆ مەبەستەیە کە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بێبەش نەبن و ڕەئیان وەربگیرێتن و پارتی دموکراتی کوردستانیش وەکو هێزێک پەیوەندیەکانی لەگەڵ هێزەکان بەیەکەوە بتوانن ئەو پرسانەی کە لە ڕابردوو مابوونەوە یان خاڵە ناکۆکەکان پەرەی دەسان بۆ ئەوی ئەو خاڵە ناکۆکانە چارەسەر بکرێتن و ئەو چەقبەستوی هەیە نەمینێتن و سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێک ئەم لە ڕابردوو لە ئێستا و لە ئایندەش ئەمە بەیەکەوە توانیتمان لە قۆناغەکانی ڕابردوو کاری جددی بۆ هەرێمی کوردستان بکەین. لە ئێستاشدا ئەو پەیامی پارتی ئەوە بە بۆ یەکێتی کە هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێتن هەموو بابەتانەی پەیوەندی بە هەڵبژاردن هەیە لەناو پەرلەمان، ئەوەی پێویستی بە پەرلەمانە، ئەوەی پێویستی بە دەرەوەی پەرلەمانە چارەسەر بکرێتن.
باشە وەکو ئاماژتان پێ کرد هەموو لایەنەکان دەڵێن کە ئەمانەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. دوێنێش دەستگای باڵای هەڵبژاردننی پارتیەکێتی کۆبوونەوە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئایا هیچ بربەستێک لە بەردەم بۆچوونەکان و لێک نزیک بوونەوەی بۆچوونەکان سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردن ماوە هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت؟ پێم وایە لەوە دەرچوە بڵێن دەکرێنە دەبێ بکرێ لەبەرەوەی چارەنووسی هەرێمی کوردستان پەیوەستە بە هەڵبژاردن بە پرۆسەی دیموکراسی و پرسی هەڵبژاردن پەیوەست نییە بە هێزێک بە دوو هێز یان بە چەند هێزێک پەیوەستە بە هەرێمی کوردستان و سیاسەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان ئەو هێزانەی کە هەر بیر و بۆچوونەیانێ لەسەر و پرسا دەکرێت لەسەر مێزی گفتوگۆ یاخود لە پەرلەمان هەنگاوی جددی بۆ باوێن بۆی ئەم کێشانە نەمینێتن لەبەرەوەی قوارەی هەرێمی کوردستان ئەم قوارەیە پەیوەستە بە پشتگیریکردن هاریکاریکردن یان لەو قۆناغە بگوازرێتەوە بۆ قۆناغێکی تر ئەویش بە هەڵبژاردن هەمووشمان دەزانین کە هەم لە ناو خۆی هەرێم و عێراق و لە هەرێمایەتی و لەسەر ئاستی دەولیش بووتە جێی تێڕوانین کە پەیوەستە داوامان لێ دەکەن کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێتن و پارتی دیموکراتی کوردستان نەک لەبەر ئەم بابەتانێک کە باسم کرد هەر خۆی وەکو هێزێکی گەورە و خاوەن خەبات و مێژوو لە پرۆسەی دیموکراسیدا لە ڕابردوودا چۆن هەنگاوی باشتە لە ئێستاشدا بەجددیەوە ئامادەیی تێدایە و هەر هێزێکیش ئەگەر هەر گرفتەگیان هەر کێشەیەکی هەبێتن دەکرێت لەسەر مێزی گفتوگۆ باسی لێ بکرێت چارەسەر بکرێت ناکرێت چیتر هەڵبژاردن دوا بخرێت بە هەر بیانیۆک بیتن کە ئەو بیانوانەی کە باز دەکرێتن هەمووی قابلی چارەسەرکردنە. بەڵێ بەڕێز ئارینانەکەلی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.